خاوەن سەوتێکی خۆشی و ناویشت ماملەیە. سپاسان دەکەم مەرێوەڵا بەزەنگۆ غایبن کاک لە هەموو لایەکەوە خەڵک هاتۆتە دەر. ئەمڕۆ یەکەم هەینیە لە دوای ئاگربەست و دوێنێ خشتەی موچەش ڕاگەێنراوە ئیدی خەڵکەکە دڵی خۆشە. ڕێگای هەولێر پیرمام و هەروەها ڕێگای هەولێر مەخموڕ ڕێگای هەولێر کەرکووک کە سەیرانگەی بیستانە زورگەزراو و سەیرانگەکانی هەنارە بەستوڕ ئەمانە هەموو خەڵکی لێیە و تەنانەت لە دوای بازگەی شاوێستەوە خەڵک دانیشتووە لەو سەر تا ئەو سەر. دەمەوێت بچمە لای چەند هاوڵاتیەک کە قوربانجان سڵاوت لێبێ عزیزی سەلامەت بیاخوا. ئەگەر باسیۆمان بکەیت چۆنە هاتوونە ئێرە بە خێزانی هاتوون چیتان هێنابوو؟ بە خێزانی هاتینە بە خێر بێن عزیزم. چیتان هێنابوو؟ بەخوای خواردنەی سوکماینەیە. سپاس عزیزی. کە پێش ئەوەی دەست پێکەین باسییان لەوێ کە خاوەن سەوتێکی خۆشی و ناویشت ماملەیە. سپاسان دەکەم مەرێوەڵا بەزەنگۆ غایبن کاک وەیە چاوت مەز دەکەم عزیزی. ئێستا گۆرانیچ ماملێمان پێشکەش بکە و بەدەم دانیشتنەوە و ئیدی کەشەکەی خۆشە و ئەلەو جەوەی پێم خۆش بوو جەلا سەعیدێکتان پێشکەشکەم. هەرچی جەناب عزیزم مایکە بگرنی احتیاجە ئەوە دەڕۆم ئەوەیە دەڕۆم ئەوە دەڕۆم بەجێ دڵێم ئەوە دەڕۆم ئەوەیە دەڕۆم ئەوە دەڕۆم بەجێ دڵم دەڕۆم دەڕۆم خەمدایڵم دەڕۆم دەڕۆم بەجێ دڵێم دەڕۆم و بەجێ دایڵم ئارام بگرێ سایاری وێڵەیەم دەڕۆم و بەجێ دایڵم ئارام بگرێ سایاری وێڵەیەم هەر بۆی بێباڵێنی بەڕاستی پایمایان شچنی دەڕۆم دەڕۆم بەجێ دڵم دەڕۆم دەڕۆم خەمدایڵم دەڕۆم دەڕۆم بەجێ دڵەیەم. عزیزی وادارم بەدڵتان بیت سەوتت نەڕزیە سەوتە هەر هەبێ عزیزی عزیزی برام لە بەرنامەدانە ڤیددیو کلیپێک بکەی بەخوا لێرەوە دەمەوێت بیدرکێنم بەرامەکی جوانمان تەواو بووە لە ئاواز و تێکستی کاکێ من خۆشناوە لێرەوە ڕێزم مێلۆی شاعیرێکی لاو تازەیە هەر لە ستۆریۆ جوانەکێک کاکتارە خانەقینی لێرەوە ڕێزم مێلە بۆی لەلایەن ویەوە کاری مۆسقاکەی لە بۆ کرایە بە هیوای ئەوەی نیشاڵە شتێک هەبی لە ئایندەکی نزیک کلیپەکی جوانی لۆ بکەین چکە بەڕاستی گۆرانیەکە جوانە دەمەوێت کلیپەکی جوانی لۆ بکەین.